بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ هەڵبژاردننی پێشوەختە کەوا بڕیارە لە مانگیدا بەڕێوە بچێت بەردەوامە و پێی ئامارەکانیش لە کۆی 40 ملیۆن هاوڵاتی عێراقی 25 ملیۆن هاوڵاتی مافی دەنگدانیان هەیە لە هەڵبژاردنەکە. ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ سەرسەر ئەوە دەکەین ئامادەکاریەکانی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردننی پێشوەختی عێراق بەکوێ گەشتووە و پرسی تۆماری دەنگدەران تاکەی بەردەوام دەبێت و لەو قۆناغەدا چی بۆ هاوڵاتیان دەکرێت و مەسلەی کاندیدی سربەخۆ و هاوپەیمانەتی سیاسیکەی دەست پێ دەکات. لەگەڵمان بن. بۆ نوێکردنەوە و دەرکردنی تۆماری بایۆمەتری دەنگدان پێشتر کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق 3 مانگ وادەکەی درێژ کردبەوە و بەرپرسی نووسینگەی سلێمانی هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت وادەکە چیتر درێژ ناکرێتەوە. ئەو دەنگدەرانەشی تۆمارەکەیان نوێ نەکردوتەوە مافی بەشداریان لە هەڵبژاردندا نابێت. بەڵێ دیارە ئەم وادەیە کە 54 دانراوە کۆتا وادەیە بۆیکەوە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بۆیە داوە لە هاوڵاتیانەکەن لە ماوەی ئەم دوو ڕۆژە سەردانی ناوەندەکان بکەن ئەوانەی کە تا ئێستا سەردانیان نەکردووە بۆ دڵنیابوونەوە لە بوونی ناوەکانیان. بەڵێ ئەو دیارە بڕیارێک دەرچوو لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە کەوا کارتی بایۆمەتری جگەلەوەی کە بۆ پرۆسی دەنگدان هەژمارەکرێت بەکارهێنرێت لە هەمان کاتە وەکو بەڵگەنامەیەکی فەرمیش تعاملی لەگەڵاکرێ و مامەڵی پێواکرێت. بەڵێ ئێمە ڕێنمایمان بۆ هەموو هاوڵاتیانەوێت کە سەردانی ناوەندەکانمان بکەن ڕۆژانە لە کاژمێر هەشوو بۆ کاژمێر سێ فەرمانبەرەکانمان لە ناوەندەکان پێشوازی لە هاوڵاتیانەکەن کە بچن خۆیان تۆمارکەن دڵنیا بنەوە لە بوونی ناوەکانیان لە ناو تۆماری دەنگدەرانە تاواکو بێبەش نەبن لە مافی دەنگدان. لە سنووری هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین 79 بنکەی نوێکردنەوە و تۆماری دەنگدەران کراوەتەوە و ڕێژەیەکی بەرچاو لە هاوڵاتیان سەردانی بنکەکانیان کردووە بۆ دڵنیابوون لە ناو نوێکردنەوەی تۆمارەکانیان. ئەندامێکی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری کوردستانیش دەڵێت بایۆمەتری تاکە ڕێگایە بۆ ڕێگری لە ساختەکاری لە هەڵبژاردنەکان بەڵگەنامەیەکی فەرمیە کە ساختە ناکرێت و لە داهاتووشدا وەکو بەڵگەنامەیەکی فەرمی بەکاردەهێنرێت. کارتی بایۆمەتری کارتێکی گرنگە تاکە مستەمسەکی یعنی تاکە بەڵگەنامەی عێراقیە کە تەزویر ناکرێت. بایۆمەتری تەنها بۆ دەنگدان بەکار نایە بەڵکو بۆ هەموو مامەڵەیەکی هاوڵاتیان لە عێراقدا بەکاردێت و تاکە هۆکارێکیشە بۆ کەمکردنەوەی ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا. لە ئێستادا یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وایە کە هێزە تایبەتەکان و ئاوارەکان ئەوانەی کە لە شاری خۆیان دەنگ نادەن ئەوانە بە پێی بایۆمەتری دەنگ بدەن بە تەنها و ئەگەر بێت و ڕێژەی دەنگدانی گشتی واتە ئەوانی کە تۆماری بایەکەن تازە کردوەوە بەگەز بێتەوە بۆ سای 75 هەموو هاوڵاتیەک دەبێت بە تۆماری بایۆمەتری دەنگ بدات. وا بڕیارە دەی تشرینی یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت تاکە بەڵگەنامەی فەرمی بۆ بەشداری هاوڵاتیان لە هەڵبژاردنەکان نوێکردنەوەی کارتی دەنگدان و تۆماری بایۆمەتری دەنگدانە. 14 نیسانیش کۆتا وادەیە و دواتر نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری دەنگدان دەوەستێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداریێک لە بەڕێزان ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە عەبدوڕەزاق موشیر بەرپرسی ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقمان کردو سوپاسی ئامادەبوونیان دەکەین. ئەگەر بەڵێ کاک ئارام جەناب دۆخێرەوە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە شێوەیەکی گشتی لەسەر ئامادەکاریەکانی کۆمیسیۆن قسە بکەین پێدووە ئامادەکاری کراوە بۆ هەڵبژاردننی مانگیدە چەنددا تاوزانێکشوان دەیتێ لەسەر هەڵبژاردنەکە. بەڵێ کۆمیسیۆن بۆ خۆی جەدولێکی زەمەنی هەیە و هەموو ئیجراتەکانی پۆلێن کردووە بە پێی فتراتی زەمەنی لەبەرەوە ئێستا مەسەلا تازەترین شدەوەیە کە 15 مانگ مەوزوعی داخرێت مەسەلەی تۆمارکردنی بایۆمەتری دەنگدەران چکە بۆ لەوەی لە ماوەی ڕابردووە ڕێگەیاندەبوو کە لە 1-2 بۆ 15-4 لەبەرەوە باشتر وایە مەسەلا هاوڵاتیان بچن هەر کەم کوڕێک لە ناوەکانیانە هەیە یا نەقڵکردنە یا نوێکردنەوەی هەر شتێکە بچن بەلای ناوەندەکانی تۆماری بایۆمەتری و ئەو سجلەی خۆیان تازە بکەنەوانێ یاخود مەسەلا هاوپەیمانی سیاسی بۆ خۆی یەکێکە لەو شتانی کە
هەتاکو 1/5 ئەبێ هەر ئەو هێزە سیاسانی کە هەن هەتاکو 1/5 ئەبێ ناوی خۆیان بدەن بە کۆمیسیۆن بە نووسنگەی پارێزگاکان و ئەگەر هاوپەیمانێتی هەیە هاوپەیمانی تازە هەیە بتوانن پێک بێنن و بەنسبەت کاندیدەکانەوانەیە مەسە کاندیدەکان حەڤەی 4 تەواوە بێت ئەم حەڤەی 4 ئەبێت هەموو حیزبە سیاسەکان و کاندیدی تاکە کەسیش هەتا حەڤەی 4 خۆیان تۆمار بکەن ئەگەرنا لە دوای وادێەوە دەرگادا ئاخرێ بۆ خۆ کاندیدکردن لەبەرەوە ئەم ئیجراتانە هەتا دێتە پێشەوانێ بۆیە ئەوەی کە سەیرە ئەوەی کە جێگەی تێڕامانەوەیە کە کەمترین کاندید چ تاکە کەسی وە چێ ئەو کاندانی سەر بە حیزبەکانیشن خۆیان تۆمار کردووە بۆ نمونە ئەوە نەی ژمارەی کۆی کاندیدی تاکە کەسی هەتاکو ئێستاکە 246 پاڵێورا و کاندید لە ئاستی پارێزگاکانی عێراقا خۆی کاندید کردووە و بەنسبەت حیزبە سیاسەکانەوە تەبێ ژمارەکە زۆر لەوە کەمترە بە هەموو حیزبە سیاسیانەی کە هەن و بڕیاریان داوە بەشداری لە هەڵبژاردان بکەن کە تا ئێستاکە سەودە حیزبی سیاسی لە ئاستی عێراقا بڕیاری داوە بەوەی کە بەشداری لە هەڵبژاردنەکە بکە لەو سەودە حیزبە 51 کاندید هەیە و 51 کاندید بەڵێ خۆیان تۆمار کردووە بۆیە ئەمە هەڵاوسانێکی زۆر دروستەکە لەم چەند ڕۆژەیە و ئەبێت حیزبە سیاسەکان گەر هەتاکو ئێستاکە کاندیدەکانیان ئامادە نەکردبێت ئیترێ بێ بکەونە خۆیان و بتوانن لەم چەند ڕۆژەی کەماوە کاندیدەکانیان تۆمار سپاس دەکەم دەگەرم وڵات کاک عەبدوڕەزاق سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت لەوە دەست پێ بکەین مەسەلەی ئامادەکاری بۆ تۆماری دەنگدەران ئێوەکو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان چی دەکەن لە قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدرا و چیتان کردووە و کێش چەند دەرفەتی ژماوە بۆ هاوڵاتیان بەڵێ زۆر سپاسان دەکەم لە کاتی ئێستا 2 ڕۆژمان ماوە 14 و 15 مانگمان ماوە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و لەو ماوەی کورتە بە قەنەعەتی من یعنی ئەمە ناگەینە ئەو ڕێژەیە کە پێویستمانە بگەینێ کۆمیسیۆنی بالای سەربەخۆی هەڵبژاردنەکەن لە 2/1/2021 تا ئێستا بەردەوام بە لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و ئەم ماوەیەش تقریبان 3 مانگ لەوێ لێرەش 15 ڕۆژ یعنی 105 ڕۆژ خایاندی و زیاتر لە 50,000 دەنگدەر تا 6,000 دەنگدەر خۆیان بایۆمەتری کردووە و ڕێژەی تۆماری دەنگدەران لە کاتی ئێستا 63% و ئەم ڕێژەیە تقریبان دەکات بە 750,000 دەنگدەر تۆماری بایۆمەتری خۆیان نوێ کردوتەوە لەم حالەتە دەتوانین بڵێن زیاتر لە 600,000 دەنگدەر مایتەوە کە خۆیان بایۆمەتری نەکردیە بە جێرەی ئەوەی کە ئێمە وەکو ئۆفیسی هەولێر وەکو پارێزگای هەولێر 1,228,030 دەنگدەرمان هەیە اینجا 790,000 کەسێک خۆی بایۆمەتری کرد بیتن ئەوە ئەمە ڕێژەیەکی زۆر کەمە و بەپێی یاسای هەڵبژاردنیش هەر کەسێک کارتی درێژخایانی نەبیتن لە هەڵبژاردننی داهات و ناتوانێت بەشداری دەنگدان بکەن باشە بەس ئەو وتت ئێستا لە هەولێر بڵین ئەوە بەرسبەت ئۆفیسەکەی خۆتان ڕێژەی ئەوەی کە تۆماری بایۆمەتری کردو یا خۆ بڵێن کارتی بایۆمەتریەکەی هەیە ڕێژەکە تاکو ئێستا بڵین لە 63 تموحیەوە چەند بووەکو پێتان پێشبینی چەندتان دەکرد بۆ نمونە مەسەلەی پێشبینی نییە مەسەلە ئەوەیە کە ئیسیجابەی هاوڵاتی لە بۆ دەنگدان و لە بۆ پرۆسەی نوێکردنەوەی بایۆمەتری کاری هەری پێشینەی ئێمە بووە و ئاسانکاریکی تەواویشمان لە بۆ دەنگدەری هەولێر کردووە نەکتەرنیا هەولێر وەکو کۆمیسیۆنی بالای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە تەواوی پارێزگاکانی عێراق ئاسانترین شێوازی تۆماری بایۆمەتری جێبەجێ کردووە وەکو ئەوەی کە تیمی گەڕک بۆ گەڕک مال بۆ مال سەردانیان کردووە بۆ ئەوەکە دەنگدەر خۆی بایۆمەتری بکە لە هەمان کاتدا تەواوی بنکەکانی تۆماری دەنگدەران چ لە هەولێر چ لە پارێزگاکانی تر لە تەواوی ڕۆژانی پشووی فەرمی وەکو ڕۆژانی جمعە و شەمبوو لە کاتژێر هەشتی بەیانی تا سێی دوای نیوڕانی بەردەوام بوون و هەتا زۆر جار مایتنەوە کارمەندانی ئێمە تا درنگانی شەو خەریکی بایۆمەتری بوون لە بۆ دەنگدەر بەڵام ئیسیجابەکە زۆر بەهێز نەبووە بە قەنەعەتی منیش ئەمە دەگەرێتەوە بابەتێکی ئەوەی کە دەنگدەر وا دیارە بڕوایان باوەڕی بە دەنگدان نەماوە دیارە شتێکی وایە هەرچەندە
ئەم یاسایە دەبێت دەنگدەر لەلایەن ئەحزابی سیاسیوە تەثقیف کرابە یعنی ڕێنمایی کرابە کە ئەم ڕێنمای نوێە واکە نەزاهەتێکی زۆر بەهێز لە دەنگدان باشەتن وەکەوەی کە هیچ دەنگدەرێک نەتوانیتن بە بێکارتی درێژخایان دەنگ بدە لە هەمان کاتدا ئەم کارتە خاوەنی بەسمەی هەر دەپەنجەی دەنگدەرە و وێنەی یان ئەبعادی وێنەی کەسایەتی شخصەکەی کە وەکو دەنگدەرە لە ناو سیمکارتەکە مەوجودە لە ڕۆژی دەنگدان بۆ ئەوەی کە دەنگ بدە دەبێتن ماچینگی مابینی کارتی دەنگدان و جیهازی تحقق هەبێتن تا بتوانیت دەنگ بدە ینی هیچ کەسێک ناتوانێت بە کارتی کەسێکی تر دەنگ بدەتن یعنی ئەمە هەموو نیشانەی ئەوەیە کە کۆمیسیۆن تەواوی ڕێنمایەکانی جێبەجێ کردێ بۆ ئەوەی کە بگەیتە قیمەی نەزاهەت و پاکی هەڵبژاردننی داهاتوو وا دیارە دەنگدەر ئەم بیرۆکەیە نەگەیشتە لای و هۆکارەکەش من دەگەڕینەوە بۆ کیانە سیاسیەکان ناتوانە دەنگدەری خۆیان ڕێنمایی بکەن و تەسقیف بکەن بەوەی کە بیگەین ئەو ئاستی کە دەنگدەریان بچیتن سەردانی بنکەکانی تۆماری دەنگدەران کەوە کارتی درێژخایەنی بۆ خۆی بەدەست بێنێتن باشە ئەو دوو ڕۆژەی کەماوە بڵین کەوت دوو ڕۆژما بۆ تۆماری بایۆمەتریەکە بڵین هەر لە تۆماری بایۆمەتریەکە چی دەکرێت بۆ خەڵک زیادکردنە بڵین لابردنە چی دەکرێت یاخود خەڵکێکی زۆر بڵێن کارتە کۆنەکەی هەیە بەڵام وێنەی لەسەر نیە و کارتە ناتوانرێت بەکاربێنرێ ئەو کارتە ئەلکترۆنیەکە کارتی کۆنەکە ئەم کارتە تەنیا داتایەکی ئەلکترۆنی لەسەرە نەک داتایەکی حەوی داتای ئەلکترۆنیانی ئەوەیە ناوی کەسەکە ماوەریدی کەسەکە و شوێنی دەنگدانەکەی دیاری کردووە ئەمە لەبەر ئەوەی کە بڕیاری یان یاسایەک دەرچووە ناتوانی بەو کارتە دەنگ بدەی هۆکارە سەرەکەی کەش دەگەێتەوە بۆ ئەوەی کە معلوماتی حەیەوی لە ناو ئەم کارتە نییە تاکیت ئەمەش تەسیرێکی زۆری دەبیتن نەبوونی کارتی درێژخایان و بەو کارتەش بە هیچ شێوەیەک ناتوانێت دەنگدەر دەنگی پێ بدە باشە بەس کاک عەبدوڕەزاق خەڵکە هەر بۆ هەڵبژاردننی بۆ نمونە ڕابردوو کارتە بایۆمەتریەکەی کارتە بایۆمەتریەکەی هەیە ئەوەی کە وێنەکەی لەسرە ئەوە هیچ ئیشکالێکی هەیە ئەوەی کە وێنەی دەنگدەرەکە خۆی لەسەرەتی ناونیشانی بنکەی دەنگدان و بڵێن شوێنی دەنگدان و ئەوانە با هەر لەم کامیرەی جەنابتان پێتان ڕابگەینم زۆر لە دەنگدەری خاوەنی کارتی درێژخایەن ناتوان بریم ڕێژەیەکی تقریبا 1% لە دەنگدەرانی خاوەنی کارتی درێژخایەن بەهۆی ئەوەی کە کاتی خۆی یان کارتەکەی نەدیترایتەوە کارتی قەدیمەکەی نەدیترایتەوە کارتە نوێیەکەی خۆشی وەرگرتوتەوە و کارتە قەدیمەکەش گەڕایتەوە بەغدایە بەغدا ئەم بەیانەتەی وا حساب کردووە کە ئەسلن دەنگدەرەکە وجودی نییە حەجب کرایە یعنی پێم باشە ئەوانەی کە کارتی درێژخایەنیشیان هەیە سەردانی بنکەکانی تۆماری دەنگدەران بکەن بۆ دڵنیابوون لە دەنگەکانی خۆیان بۆ دڵنیابوون لەوەی کە دەنگیان لە ناو تۆماری دەنگدەران هەیە ئەگەر حەجب کرابیتن لەو حالەتە تەنیا دوو ڕۆژیشمان ماوە بۆ ئەوەی کە ئیزافە بکرێت لە دوای ئەو دوو ڕۆژە بمانەت عملیات تحدیثی ناخبین یان نوێکردنەوەی تۆماری دەنگدەران تەواو دەبیتن تەنیا دەمیتەوە تەسجیل لە کردداری تەسجیل ئیزافە یان زیادکردن بە هیچ شێوەیەک نابیتن گۆڕانکاری یان تەغیری مووقعی دەنگدان بە هیچ شێوەیەک نابیتن تەنیا نوێکردنەوەی بایۆمەتریە ئەو کەسەی داتا و زانیارەکەی لە ناو هێلپەکان لە ناو ئەسیزەی بایۆمەتری ئێمە هەبیتن تەنیا دەتوانیتن پەنجەمۆر و وێنە لێ بگرێتن نەکە ئیزافە بکرێت جا ئەوانەی کە حەجبی بەیاناتیان کراوە بە هیچ شێوەیەک ئەگە کارتی درێژخایەنیشیان هەبیت ناتوانن دەنگ بدەن بەڵێ سوپاس دەکەم دەگەرم وڵات کاک عەبدوڕەزاق کاگەرم سەبارەت بەوەی کە وەکو کاک عەبدوڕەزاقیش ئاماژەی پێکرد ساردیەک هەیە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران پەیوەندی بە حیزبە سیاسیەکانەوەی بە دۆخی سیاسیەوەی بە کۆمیسیۆنیش ڕکلامی پێویستی هەبووە بڵێن لە هەموو عێراقیش ئەوەندێک ئاگادار بن بایۆمەتری چەند کراوە چەند ماوە وەکە وەکو چاودێرێکی هەڵبژاردنەوە سوڵتان بۆ کردبێ بڵێ بۆ خۆی گەرانتی سەرەکی بۆ هەر هەڵبژاردنێک بەڕاستیەوەیە کە حیزبە دەسەڵاتدارەکان ئەو حیزبانەی کە پارە و چەکیان لەژێر دەسایە ئەو حیزبانە تەزویر نەکەن ینی خەڵک بەڕاستی بێزارە لەوە بەوەی کە هەندێک حیزب هەن ئەوەندەی کە بیر لە تەزویر و لە کاری ساختاکەن ئەوەندە بیر لەوە ناکەنەوە کە هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێت
لەبەرەوە کە وەختێک حیزبەکان گۆڕانکاریان بەسەران نایەت و دەموچاوەکان هەرە و دەموچاوانە ئەبن بۆیە ئەمە جۆرێک لە بێزاری لای خەڵک دروست کردوواڵێ بچم بۆ دەنگدان یان نەچم بۆ دەنگدان هەرە و دەموچاوانن بەڵام ئەم جارە جیاوازیەک هەیە جیاوازەکە لە چیایە جیاوازەکە لەوایە نییە کە حیزبەکانی پێشوو کە لە 2010 و 2014 و 13مانە تەزویریان کردووە تەزویر ناکەن بەڵکو ئەم جارە لەبەرەوەی کارتی بایۆمەتریە ئەوە یەکێکە لەو زەماناتانەی کە تەزویر کەمەکاتەوانێت بەڕادەیەکی زۆر باش دووەم ئەم جارە ڕێگە دراوە بەوەی کە کاندیدی تاکە کەسیە بێ لەو ژمارەی خوێندمەوانێت تا ئێساکە لە ئاستی عێراقا 246 کاندیدی تاکەسی هەیە تەمە دابەژە بێ بەسەر هەر 18 پارێزگاکەیە ئەمەش بۆ خۆی دەرگایەکی ترە کاتەوە بۆی کە ئەگەر تۆ حیزبەکانی شت بەلاوە مهم نییە مەبەز نییە بەڵام خۆ توانی لەو کاندیدا تاکە کەسی و سربەخوانی کە هەن ئەوانە بکەی بە کاندیدی دڵخوازی خۆت و دەنگی پێ بدەیت لەبەرەوە ئەم پرۆسەیە جارێکە بەڕاستی زووە بۆ ئەوەی کە ئێمە دەنگی بەرار بدەین لەسەرەوەی کە خەڵک بەشداریەکە یا بەشداری ناکە تۆماری دەنگدەران دەڵێن تۆماری دەنگدەرانی بایۆمەتریویستی بووە لەلایەن حیزبەکانەوە لەلایەن کۆمیسیۆنەوە لەلایەن هەتا خودی ڕاگەاندن هەندانی هەبووە بۆ خەڵک ئەم پرسە حیزبەکان بۆ خۆیان بە شوێکی گشتی ئەڵێم تا ڕادەیەکی زۆر ناتوانن لایەنگر و ئەندامانی خۆیان ئاڕاستە بکەن بۆی کە بچن بەرە و ناوەندەکانی تۆماری دەنگدەران و بکەن ئەمە بۆ خۆی خەلەلێکی گەورەیە لە حیزبی سیاسیە هەیە کە تۆ ناوخۆ ناو ناحیزب ئەبێ ئەندامگیری بکەی کە ئەندامگیریت کرد دەبێ لە کاتی پێویستە لە کاتی لێ قەومانە با بڵێن ئەبێ بتوانێت کە ئەندام و لایەنگرەکانی خۆی ئاڕاستە بکە بە شێوەیە کە بچن کۆمەڵک ئیجراعاتی قانونی هەیە بیگرنەبەر بۆ ئەوی بتوانن مافی دەنگدانی بۆ خۆیان دەستەبەر بکەن ئەمە لایەنێکی لایەنێکی تریشی ئەوەیە کە پرۆسەی تۆمارکردنی بایۆمەتری لە 2014 دەستی پێ کردووە ئەگەر لە هەولێرە لە 62 63 بێ لە سلێمانیە لە 16 بێ لە دووە کە تقریبا لەسا گەیشتۆتە لە 7 من پێمان ڕێژەیەکی باشە ڕێژەیەکی باشە کە خەڵکێک بە ئارەزوومەندانە ئەچێت تۆماری بایۆمەتری دەرئەهێنێت چکە لە هیچ هەڵبژاردنێکی دنیاشە شتیوانیە کە تا تۆ بڵێ لە سەر و هەشتا شەوانێ خەڵک دەنگا ئێستا لەم لە 16 و 63 و 64ەیە ئەگەر قسە لەسەرەوە بکەین کە چەندی دەنگ ئەدا چکە ئەم لە 16 و 63 ئەمانە ئەو ساکە ئەما بێت بە داتابیسێک و ئەو ساکە ئەو ڕێژەی نسبەی مشارەکە و نسبەی بەشداریکردنی ئەو خەڵکی کە هەیە ئەبێ لەسەر ئەوە حساب بکرێت لەبەرەوە ڕێژیم بەشداریکردن بەرزە بێتوانێ بە پێی ئەو لە 16 و 68 بە حساب بکرێت چکەوەی کە مافی بایۆمەتری نیە و بتاقی بایۆمەتری دەرناهێنێ ئەو ساکەیترە و ڕاستەوە خۆکرێتە دەرەوەی بازنەکە لەبەرەوە جۆرێکە ئەمە جۆرێکە لە سجلی ناخبینی اختیاری کە خەڵک بە اختیاری خۆی ڕوانەوەکو بەوەی کە تۆ ئیجباری بکەیت بچێ و نەچێ ناوی هەر هەبێ و ئەمە ئەگەر بتوانرێ بکرێ بە بنەمایەک بۆ ئەوەی کە بتوانین نزیک بینەوە لەوەی سجلێکی ناخبینی تا ڕادەیەک پاک و بێگەرمان بۆ دروست ببێ کارێکی باشە و هەنگاوێکی باش نراوە باشە باس لەوەکە لە عێراق بوون لە 25 میلیۆن کەس کە مافی دەنگدانیان هەیە 14 میلیۆنیان بایۆمەتریان کردووە 15 میلیۆن 15 میلیۆن و 1970 کەس بایۆمەتریان تەسجیل کردو بەڵام لەو ژمارەیە 13 میلیۆن و 445 هزاری کارتی بایۆمەتریەکەی لە گرفانەیە کە کاتە ڕێژەی چەنە کاتە ڕێژەی لە 1970 کە ئەمە بۆ خۆی ڕێژێکی باشە ینی لە 1970 ئەو 15 میلیۆنەی کە هەیە کارتی بایۆمەتریان هەیە و ئەو ڕێژەشی کە ماوەتەوانێت ئەوەستاکە لە ئەوەدان کە گوژمە بە گوژمە لە کۆمپانیای ئەندرای ئیسپانیوانێ دەگەڕێتەوانێ هەر کۆمپانیایکی ئیسپانی دروستی دەکاتە بەڵێ ئەگەڕێتەوانێ وەساکە لە شەشەم گوژمەی کە هەیە لە شەشەم گوژمەیە 1936 کارتی بایۆمەتری گەڕاوەتەوانێ ئەمەوانن کە خۆیان تۆمار کردو تحدیدی سجلی ناخبینیان کردووە پێشتر کۆمپانیایکی کۆرەی باشوور بوو ئامریکا ئەو میرۆ بوو ئەو بۆ جیازی تحقوق و جیازی عەدل و فەرزی سەریعەوە ئێستاکە بەسەر ئەوەشەوە بەسەر ئەو ئامێرانەی کە باسی کرد کۆمپانیایکی ئەڵمانی هەیە
پێوترێ شەریکات الفاحسانی کۆمپانیا پشکنەرەکان کە ئەو ئەجیزانە ئەپشکنێ بۆیە یعنی هەوڵێکی جدی هەمجارە باشترە زۆر تەبێ هەوڵێکی جدی هەیە بۆ ئەوەی کە ڕێگە لە تەزویر بگیرێ بۆ ئەوەی خۆپشاندانەکانی ساحی تاریرەکان دروست نەبێتەوە و لەرێمی کوردستانیشا خۆپشاندانەکانی حەڤێش و با دروست نەبێتەوە و پێویستە بەڕاستی میساقی شەرەفە بێت لە ئەمە حزابانەوە بۆەوەی کە بڕیار بدەن تەزویر ناکەن چونکە تەزویرکردن ڕاستە تۆ چەند کورسیەکە بیتە پێشەوە بەڵام کۆی پرۆسەکە ناشرینەکەی و خەڵک سار دەکەیتەوە لەوەی کە بەشداری لە خەڵک سەرکردنەوەش بۆ دەسەڵات و بۆ هەمووان خراپ تەبعی زۆر خراپە ئەوان مستەفید و سوودمەندی خەڵک گەر بێومێدی پێرە هەڵبژاردن هەر ڕەنگە پەنابەتون و تیژی بەرێ ئێمە شەر خراپ کەواتە ئەبگەڕێنەوە بۆەوەی کە یان هەڵبژاردن یان هەڵبژاردن سپاس دەکەم دەگەرم وڵات کاک عەبدوڕەزاق سەبارەت بەوەی کە لەو دوو ڕۆژەی کەماوە بۆ نمونە دوای ئەم دوو ڕۆژە تۆماری بایۆمەتری هەر بەردەوام دەبێت یاخود خەڵکێکی زۆر هەیە ئەگەر کارتەکان وەرنەگرت بێتەوە دەتوانێت کارتەکەی وەربگرێتەوە؟ سەبارەت بە کاردانەوە پرۆسەی کاردانەوە بەردەوامە چونکە کارتی دەنگدەر هەر ئەم وەجبێنە نییە کە هاتووتەوە وەجبەی شەشەم کە هاتووتەوە لە کاتی ئێستا 31,000 کارتمان دابش کردووە بەسەر 53 بنکەی تۆماری دەنگدەران و دەست کراوە پرۆسی دابشکردنی بەسەر دەنگدەران وەجباتی دوای ئەوەشمان هەیە هەروەکو ئێستا لە دوی یەک تا ئێستا چەند بایۆمەتریمان کردووە 56,000 کەسمان کە بایۆمەتری کردووە کارتەکانیان ئەگەڕێتەوە و مەلەفاتی مشەفەریش مایتەوە کە تا ئێستا ئەبدێت نەکرا لە ناو سێرڤەر بۆ ئەوەی کە تەحلیل بکرێتن ئەم مەلەفاتانەش کە ئەبدێت دەکرێتن لە ناو سێرڤەرەکان تەحلیل دەکرێت ئەوانش بە گریمانە تقریبان لە هەر پارێزگایەک 6-7,000 دەنگی ترن یعنی 120,000 کارتیش مایتەوە کە دەبێ بگەیتە پارێزگای هەولێر و دەست بە دابشکردنی بکرێتن بە کۆی گشتی تەبان بە کۆی ئەو ماوەی تۆمارە کردداری بایۆمەتری وەکو تەحدیث نامێنێتن بەڵام وەکو تەسجیل دەمێنێتن تەسجیلیش ئەوەیە دەنگدەر تەنیا کردداری بایۆمەتری و وەرگرتنی پەنجەم ئەوڕۆ گرتنەوەی ڕسم و نوێکردنەوەی داتا و زانیاریەکانیە باشە فەرقی لەگە عملی تەحدیثیان عملی نوێکردنەوەی بایۆمەتری تەنیا لە ئیزافە و لە تەغیرە ئەنی کردداری تۆمار بەردەوام دەبێت لە دوای 15 مانگ تا ئەو کاتێک کە ئەنجومەنی کۆمیسیاران بڕیارێک ئەدەن بەڕاگررتنی باشە بەس ئێستا بۆ نمونە ئەی چۆن ئێستا بۆ من هاوڵاتێکم بۆ نمونە کارتەکەم نییە دێم لە دوای 15 مانگەوە بایۆمەتری دەکەم دوای بۆ ڕۆژی دەنگدان کارتەکەم دەبێت ئەمەش دەمێنتەوە سەر بڕیاری کۆمیسیاران ئایا ماوەکەیان بەدەست دەمێنێتن بۆ ئەوەی کە ئەو داتا و زانیاریە دوای ئەوەی کە تەحلیل کرا لە ناو سێرڤەرەکە ڕەوانەی ئیسپانیا بکرێتن بۆ چاپکردنی کارتەکانیان ئەمە لەسەر جەدوەلی زەمانیان خشتەی کاتی کە بۆ کۆمیسیۆن دانراوە بە پێ ئەو خشتەی کە دەڕۆتن لە دابشکردنی کارت و لە کردارەکانی تر وەکو وەرگرتنی کارمەندی سەر سندوقەکان و تەنزیمکردن و ڕێخستنی کارە لۆجستیکان لە بۆ ڕۆژی دەنگدان ئەگەر کاتی بەدەست بمێنێت بە دڵنیاییەوە ئەو ماوەی کە تۆماریش دەکرێتن کارتی بۆ چاپەکرێتن باشە بەس بڵین ئەو دوو ڕۆژەی کەماوە بۆ ئەو سێ مواردەی کە ئیزافە بووە 2001 و 2002-2003 وایە ئێساوان بڵین خەڵک زۆر ڕێژەی دەنگدەرانی زیادی کردووە کەمیان هاتبن بۆی کە کارت بکەن دەتوانن لەم دوو ڕۆژاوانەی کە و موالیدانە کە پێشتر بەجاری هەڵبژاردنیان نەکردووە و تاکو ئێستا کارتێن نێ کارت بکەن مامۆستاگیان لە ساڵی 2010 ئێمە وەکو هەولێر ئۆفیسی هەولێر 1,096,000 دەنگدەرمان هەبوو گەر تەماشاکەی لەگە 1,228,000 دەنگدەر جیاوازیەکی هەیە ئەو جیاوازی ئەو مەوالیدە نوێنانە ماوەلیدی 2001-2002-2003 طبعا هەر کەسێک سەردانی بنکەکانی تۆماری دەنگدەرانی کردبیتن لە ماواریدانە لە ماوەی داهاتوو کە تقریبا مانگێکی پێکەشی تا کارتەکان چاپەکرێت و دێتەوە بۆمان لە ئەسپانیا و دەست بە دابشکردنی یەکەین کارتەکانیان دەگەڕێتەوە بەڵام مەسەلەی ئیزافە کە معنایەکی تر ئەدەتن ماوەریدی مضاف شتێکە مەسەلەی ئیدافە شتێکی ترە مەسەلەی ئیدافە ئەوەیە کە ئەستەن دەنگی لە ناو
داتابێسی ئێمە نیە ئەوە ئیدافەیە بەڵام مەواردی مضاف مەواردەکان تەواویان ناویان هەیە تاکە تاک نەبی ینی بە نادر حاڵەتی نادر هەیە کە ناویان نەبیتن بۆ دنیای بوونتانیشت داتای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە ساڵی 2007 لە تیجارەی عامەی عێراقی وەرگرایە یعنی تا مەواردی 2007 داتایەکە لە ناو ئەچیزەی ئێمە هەیە بەڵام هەر کاتێک کە پرۆسی هەڵبژاردن دەکرێتن چ ماواردێک شمول دەکات تەنیا ئەو ماواردانە بەسەر دەخرێتن لە ناو ئەچیزەکانمان بۆ ئەوە کە بخوێندێتەوە یعنی ماوەری 2001 2002 2003 وەکو ناو وەکو بەیانات وەکو زانیاری کەسایەتیەکە لە ناو ئەچیزەی ئێمە هەیە وەکو کۆمیسیۆنی هەڵبژاردن دەنگدەر تەنیا کە دێت ڕقمی تایبەت بەخۆی هەیە ڕقمی ناخەوی پێ دەڵێن ئێمە تەنیا کردداری نوێکردنەوەی بایمتری بۆیەکەن لە دوای ئەوەی کە مەسەن لە انتخابات یان لە هەڵبژاردننی داهاتوو کە ماوەری دەگەیتە 2007 و دوای 2007 لەوانەیە 2007 شی لەناو بێت دوای 2007 میسالە لەسەرەوە 2008 ئەگەر هاتوو انتخاباتی داهاتوو کاتی هات کەەوە بێتن بەشداری بکەتن ناوی لە ناو داتا و زانیاری ناوێت ئەو کاتە تەنیا ئیزافای بۆ ئەکرێ ئیزافا کرێت و ئەبدێتی یان معلوماتی لێ ئەسندرێتن بەڵام بۆ ئەلێ نوێکردنەوەی بایۆمەتری لەبەرەوەکە داتا و زانیاریەکان هەیە تەنیا حالەتی نادرمان هەیە تاکە کە داتایەکەی نەبێتن ئیزافەی بۆ ئەکرێتن سوپاس دەکەم دەگەرم وڵات دواتە کاگابرۆزەکە سەبارەت بە کاندیدەکان کە تا هەفتەیمان بڵێن دەوێت پێشکەش بکرێن بەڵام کەمترین کاندید تاکو ئێستا پێشکەش کراوە هیچ گومانێکەیە کە لە دەیدەش یاخود هەڵبژاردنەکە نەکرێت چکە پێشتریش جارێکتر ئەوەی تۆماری بڵێن دواوادە بۆ کاندیدەکان درێژ کرایەوە لەبەرەوە حیزب سیاسیەکان پێشکەشیان نەکردبێ زۆربەی ئاماژەکان بۆ ئەوە چونکە هەڵبژاردن لە دەیدەیە ئەنجامەدرێت و پرسە بەستراوە بە کۆمەڵێک معادلاتی سیاسی ناوخۆی و ئیقلیمی و نێودەوڵەتیەوە بۆیە تەجیلکردنی ئەم جارەی هەڵبژاردن هەروە کارێکی ئاسان نییە بەڵکو یەکێک لەو شتانەی کە متمانە لە دەزەدا مۆزوعی حکوومەتەکەی کازمیە کە نەتوانێت لە دەیدەیە هەڵبژاردن بکە بۆیە هەموو هەوڵێکی خۆیان خسۆتە گەڕ و شارێکی زۆری شەخاتە سەر ئەنجومەنی کۆمیسیاران بەوەی کە لە دەیدەیە هەڵبژاردن بکرێت باش وەزوکو کاندید ئەم جارە حیزبەکان ڕۆڵیان لاوازە لەم سیستەمە کاندید ڕۆڵی سەرەکی دەبینێ دا چ کاندیدی حیزبی بێ کاندیدی سربەخۆ بێ گەر بیرت بێ من لە هەر لە بەرنامەیەکی تری بەڕێستانە باسم لەوە کرد کە ئەم سیستمی هەڵبژاردنە سەرێشێکی زۆر بۆ حیزبەکان دروست دەکات سەرێشەکەش لە چیایە سەرێشەکەیە بە تایبەتی لە دیاریکردنی کاندیدایە چکە حیزبەکان لە ماوەی ڕابردووە لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانیش و ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشا لیست هەبوو و بە ئەندازەی ژمارەی کورسیەکان ئەو ساکە هینیان هەبوو کاندیدیان هەبوو بەڵام ئەم جارە لەبەرەوەی کە پارێزگایەک بووە بە چەند بازنەیەکەوە 4 بازنە 5 بازنە بۆیە ژمارەی کاندیدەکانی هەر حیزبێک ئەبێ دابەش ببێ و بە شێوەیەکی زۆر سنوودار ئەبێت کاندیدیان هەبێ لەبەرەوە کە وەختێ مەسەلا خەڵکێکی زۆر خۆی ئامادە کردو بۆی خۆی کاندیدکە بەڵام مەسەلا حیزبەکەی ڕەنگە بتوانێت لەو پەری حاڵەتە دوو کاندیدی هەبێ بۆیە فیلتەرکردنی ئەم ژمارە زۆرەی کاندید لە حیزبێکە و گەیاندنی بەوەی تەنها دوو کاندیدی هەبێ پرۆسێکی ئاسان نیە لەبەرەوە زۆربەی حیزبەکان و کێشانیان هەیە تا ئێستاکەشی لەگەڵا بێ بۆی کە نەگەیشتونە تەسیغەیەکی نایی و کاندیدەکانیان دیاری بکەن لەگەڵەوەی کە نابێت کاندیدی زۆری شت هەبێ مەسەلە ئەگەر بازنەیەکی هەڵبژاردن 4 کورسی بێت تۆ تەبیعی ئەتوانی تا 4 کاندیدت هەبێ بەڵام کەم حیزبێ بتوانێت زورەتیەوە بکات 4 کاندیدا بنێ بۆ لە بەروی دەنگەکانی دابەش دەبێ و کاتە ئەگەر پێشووتر لە سیستمەکەی تر 3 کورسیشیە نابێت 4 کورسیشێ نابێت جارەگەر 4 کاندید دیاری بکال بۆ ئەو بازنەی هەڵبژاردنە لەوانەیە دەنگەکان بە فیڕۆ بڕوا و ڕەنگە یەک کاندیدیا ئەو پەڕی 2 کاندیدی دەربچێت بۆیە دیاریکردنی کاندید لەم سیستمی هەڵبژاردننی ئەم جارە پرۆسەیەکی قورسە بۆ حیزبەکان و ئەم سیستمی هەڵبژاردنەیە کە ئیتر لە ماوەی ڕابردووشە جەختم لەوە کردوەوە کە وا لە حیزبەکانەکە کە ئیتر بگەڕێ بە دوای کاندیدی بەهێز و کاندیدی بەهێز دروست بکە وەڕەنگە لە هەڵبژاردنەیە ئەوە بینی مەسەن هەندێک لە حیزبەکانە گەڕێن بە دوای کاندید لە دەرەوەی خۆیانە
بۆ ناچارن لەبەرەوەی خەڵکێکن مەسەلا پایەکی کۆمەڵایەتی هەیە پایەکی ئاینی هەیە دەسوونیە دەسوپلی پاکە ڕابردووی پاکە گەندەڵ نییە چی ئەمانە لەبەرەوە ئەچن لە دەرگای ئەوە دەن و ئەوانەکەن بەکاندید ئەمانە هەمووی بۆ خۆی لایەنە پۆزیتیڤەکانی ئەم سیستمی هەڵبژاردن کە حیزب وا لێ کات گوێ لە خەڵک بگرێ گوێ لە ئەندام و لایەنگری خۆی بگرێەوە هەوڵ بدا سەرکردەش دروست بکات بۆ ئەوی لە هەڵبژاردنەکانە چێبەرچێ پێ دەکەم بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێژ کورتمان هەیە و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. هەیە حەزەکات چایەکەی بۆندار بێ، هەیە حەزەکات بێبۆن بێ، هەیە ئەیەوێت تامی هێلی تیان بێت، هاشا ئەیەوێت هیچ تامێکی تیان نەبێت. بەگشتی هەریەکەمان بە شێوەیەک حەز لە چاکە. بۆیە ئێستا چای سەعدەدین لە پاڵچای تێکەڵی چایخانە چەندین جۆری تری چای بۆ ئامادەکردوون و هەمووشیان لە باشترین جۆری چای سەیرانی خاڵیسە. لەگەڵ چای سەعدەدین بژاردەی زۆرت لە بەردەستە. چای سەعدەدین. لا سروشتەوە بۆ سەر سفرەکە زوبیلی تاتام و چێژە و لێ دەنرێداسا زوبیلی با 15 خولەک ئامادەیە سروشتی و بەتان بێوێنەیە بیخۆنۆشی گیانتان بێ زوبیلیتان لە یاد بێ زوبیلیت لە کێڵگەوە تا سەر سفرە و خوانەکانتان تاکە بریکار لە عێراقدا کۆمپانیای ساحل عێراق. دکتۆرە مناڵەکەم شیر ناخوات کێشی کەمە هەستەکەم بەرگری لەشی هیچ باش نییە دای من نەخۆشە. شیر هۆکارێکە بۆ گەشەی مناڵ پێم باشە شیری بالاکتان بەکاربێنیت. بۆچی بالاکتان؟ منە و شیری بۆ مناڵەکەم بەکارهێنم بۆ ئێوەش هەمان شیر پێشنیار ئەەکەم چونکە چەندین شیرم تاقی کردەوە هیچ شیرێک بە هەندەی بالاکتان سوودی نەبوو لەبەرەوەی چەندین تایبەتمەندی بەهێزی هەیە لەوانە 25 جۆر ڤیتامین و کانزا و چەندین جۆر پرۆتین و چەوری لەگەڵ 3 جۆڕۆنی ڕۆکی بۆ گەشەی بەردەوام مادەی فۆز بۆ ئاسانکردنی کردداری هەرس و ڕێخستنی جوڵی ڕیخۆڵە دەوڵەمەندە بە 5 نیوکلۆتایت بۆ بەرگری جەستەی مناڵەکانمان دژی بەکتریا و ڤایرۆس مادەی DHA بۆ گەشەی مێشک و بەهێزکردنی تۆڕی چاو و بینین و بەهێزکردنی ئاستی زیرەکی و فێربوون کۆالەتیکی بەرزی هەیە و چەندین ساڵە لە ئەوروپا بەکاردێت براندێکی ئیسپانی کۆالەتیکی بەرز بە نرخێکی گونجاو و ئێستا لە عێراق نوشی گیانتان بێ دڵنییا بووینیە ئەو جبسەی وێنەی نییە کەردامێکی بخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕست کاگا برۆزاق سەبارەت بە هەر دڵنیابوونی هاوڵاتیان کە بەڕێز زووتت بۆ دڵنیابوون لە دوای 15 مانگ شۆ دەتوانن سەردانی بکەن بەڵام بۆ گرتنەوەی بڵێن کارتەکە زووترە بەس وەکو بڵێن خزمەتگوزاری ئینتەرنێتی شێ هاوڵاتی بتوانێت دڵنیا بێتەوە لە ڕێسایتی کۆمیسیۆنە بزانێت ناوەکەی هەیەت بایۆمەتریەکەی تەواوە تەواو نییە. طبعا لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی بالای هەڵبژاردنەکانی عێراق سایتی تایبەت دانراوە بۆ ئەوەی کە هەر هاوڵاتیەک دەتوانێتن لە ڕێگای ئەم سایتە بە ژمارەی فۆرمی خۆراک و بنکەی خۆراک داتا و زانیاریەکانی خۆی بدۆستەوە و دڵنیابی لەوەی کە ناوەکەی لە لیستی تۆماری دەنگدەران هەیە. لە هەمان کات لە هەموو بنکەکانی ئێمەش لە 53 بنکەی ئێمەش هەر دیسکێکمان هەیە کە هەر ماوە ئەپدێتی نوێ دەکرێتن لەبۆی و دەنگدەر دەتوانیتن سەردانی ئەم بنکانە بکەتن بە ماوەی 2-3 خولەک داتا و زانیاریەکانی دەربێنن و دڵنیابیتەوە کە ناوی هەیە و داتا و زانیاریەکانی هەیە.
لە هەمان کاتدا لیستی وەرەقیشمان هەیە وەکو سجل لە هەموو بنکەیەک هەر کەسێک کە سەردان دەکە بە پێی بنکەی خۆی دەتوانیتن بە دنیابیتەوە لەوەی کە دەنگی لە ناو تۆماری دەنگدەران هەیە. بۆ زانیاریتان هەلبدیسکەکان سەرتاسەری عێراقن یعنی شەرت نییە ئەو کەسێک کە دێتن سەردانی بنکەی تۆماری دەنگدەرانی ئێمە کەتن سەر بە پارێزگای هەولێر بیتن لەوانەیە لە یەکێک لە پارێزگەکانی ناوەڕاست و جنوبی عێراق بیتن کە دنیا ئەبیتەوە لەوەی کە داتا و زانیاریەکانی ئەو لە هەر پارێزگایەک بیتن بەو هەلبدیسکە ئێمە بۆی دیارەکەین دەڵێن بەڵێ ناوەکەت هەیە یان نییە لە پارێزگەکەی خۆی. باشەکە برۆزە بۆی لای بینێران ڕوون بە ئێستا و دوو ڕۆژەی کەماوە بۆ تۆماری نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئەگەر هاوڵاتی و دوو ڕۆژە نەچێ چی دەرفەتێکی لەدەست دەداین دوای ئەوە ناتوانێت چی بکە بۆ نمونە ئەگەر ئەو دوو ڕۆژە نەچێ بۆ سەدانی ملکەکانی تۆماری دەنگدەران نەکات جارە پارێزگای ولێر بێ سلێمانی بێ دۆک بێ هەڵەبجە بێ ئەوەی کە مەحروم دەبێ 100% ئەو هاوڵاتیە کە ئەسلن دەنگی لە ناو تۆماری دەنگدەران نییە یعنی کردداری زیادکردن نامێنێتن و هەروەها لەوانەیە کەسانێکە بن مەحروم بکرێن لەوەی کە بتوانیت بچیتن لە شوێنی خۆی دەنگ بدەوەکەوەی کە حاڵەتێکی سیاسیان حاڵەتێکی ئەمنی و ڕێگای پێنادا بستە پارێزگاکەی خۆی ئەمەش مەحروم دەکرێت کردداری گواستنەوە و کردداری حەسر و بە تایبەت ئاوەڕەکان و ڕاگوێژراوەکان حەقی ئەویان نابێتن کە لەو پارێزگای ئێستا دانیشتونە و وەکو بڵێ لە زروفێکی سیاسی یان زروفێکی ئەمنی لە هەولێر دۆک سلێمانی ماونە ناتوانن لە هەولێر و سلێمانی دەنگ بدەن دەنگەکانیشان بگەرێتەوە بە پارێزگاکەی خۆیان. باشە بەس وەکو بڵین تانەدان لە تۆماری دەنگدەران ئەگەر حیزبەکان بێ یاخود ڕێکخراوی مەدەنیش ئەو دوو ڕۆژەی کادانراوە ئەگەر خەڵکێک گلەیە بێ لە تۆماری دەنگدەران دەتوانێت تانەی لێ بدات تا هەفتەی مانگ تانەدانەکە چۆنە بڵین؟ تانەدان بەدنیاوی دەبێتن ڕێکاری خۆی هەبیتن ڕێکاری تانەدان ئەوەیە ئایا هاوڵاتی یان دەنگدەر سەردانی کردوون و ئایا ئەو دەنگە تۆماری بەیامەتی بۆ کراوە یعنی لێرە دەمێنێتەوە هاوڵاتیەک کە بە هیچ شێوەیەک سەردانی بنکەی تۆماری دەنگدەرانی نەکردووە چۆن ئەتوانێت تانەی لێدا وەکیانە سیاسیەکانیش بەنسبەت هاندەرانی خۆیان ئەگەر هاندەرانی و سەردانی بنکەکانی تۆماری دەنگدەرانی نەکردویت وە کۆمیسیۆن ڕێگربی لەوەی کە بایەمەتری بۆ بکە لەو کاتە حەقی یعنی سەردانی بنکەکانی تۆماریان کردبیت کۆمیسیۆن ڕێگربی لە تۆماری دەنگدەر و نوێکردنەوەی بایەمەتری لەو کاتە حەقی ئەوەیان دەبیتن تانە لە سزنی ناخبین بدا لە هەمان کاتدا قەنەعەتی من وەکو کەسێکی فەنی تانەدان ماوەکی گونجاو نییە چونکە دەبێتن ئەم سجلە چاپ بکرێتن و هەڵواسرێتن بۆ ئەوەی کە دەنگدەر سەردانی بنکەکانی تۆماری دەنگدەران بکە بە سجلەکانی خۆی ببینیت ناوەکەی خۆی لەناو ببینیتەوە ئەگەر هاتوو دلیلێکی قاتعی هەبیت وەکو شەریکی بایەمەتریەکەی لابیت و تۆمار نەکرابیتن حەقی تانەدانی هەیە. باشە کابدرۆزە سەبارەت بە پاڵێورا و یانەوەی کدانراوەتە هەفتەی مانگ لە سنووری بڵێن ئۆفیسەکەی بەڕێز لە پارێزگای هەولێر کە ئێستا کاندیدی سربەخۆ بێ حیزبەکان بێ هاتوون خۆیان تۆمار کردووە تا ئێستا؟ بەڵێ تا ڕۆژی شەمەی 5 کاندیدی سربەخۆ سەردانی ئێمەیان کرد و بەیاناتیان کامل کرا و ئێمە وەکو ئۆفیسی هەولێر ئەم بەیانەتانمان ڕەوانەی بەغدا کرد ئۆفیسی نیشتیمانی و بەشی بڵێن دایرەی ئەحزاب بۆ ئەوەی کە حەق خۆیان هەبیتن وەکو کاندیدی سربەخۆ بەشداری بکەن لە هەڵبژاردننی داهاتوو زیاتر لە دەیان کاندیدی سربەخۆی تر فۆرمیان وەرگرتووە و تا ئێستا بۆمانیان نەهێنایتەوە بۆ ئەوەی کە ئەمە ڕێکاری ئیجراعاتی ئەحزاب یان ئیجراعاتی کاندیدە سربەخۆیەکانیان بۆ جێبەجێ بکەین. ئەی وەکو حیزبەکان کاندیدی حیزبەکان پێشکەشیان کردووە تا ئێستا یاخوادەکەش درێژ دەکرێتەوە بۆ پێشکەشی ناکەن؟
ماوەکە بە دنیایەوە ماوەکەتەوە هەفتەی مانگ ئاخر ڕۆژە بە تەمدید ناکرێتەوە وەختەکەش بەدەست نەماوەکو کۆمیسیۆن بەپێی ئەو خشتەی کاتی کە بۆی دانراوە ماوە نەماوە زیاتر قەوارە سیاسیەکان کاندیدەکانی خۆیان فۆرمیان بۆ وەرگرتوونەوە پڕیان کردەوە تەنیا ئەوەیە بۆ ئۆفیسی هەولێریان ئۆفیسی نیشتیمانی تا ئێستا نیان بردووە بە دنیایەوە ئەوە سیاسەتێکی هەموو ئەحزابە بۆ ئەوەی کە لە ئاخر سات و ئاخر کات کاندید و مڕەچێک خۆی ئاشکرا بکەن تا وەکو بڵێ نەوعەنما منافساتی سیاسی دروست نەبیتن بە دنیایەوە تا هەفتەی مان کە دو ڕۆژە هەرچەندە ئێمە داوامان کردووە لەبەرەوە کە بەیانی ڕۆژی چوارشەم پشووی فەرمیەوە هەر کیانێکی سیاسیان هەر کاندیدێکی سیاسی پێویستە بەشە بڕەپارەیەک وەکو ئەمانەت لە بانقەکان دانێتن و بانقەکانیش هەرێمی کوردستان دادەخرێتن لە ڕۆژی چوارشەمە داوامان کردووە ڕۆژێکیان درۆژ تەمدید بکرێ بەرەم وەکو کەسێکی فەنیکە من دەڵێم لەبەر کاتی یان خشتەی کاتی خۆمان بە دنیاوە زەحمەتە ئەو تەمدیدە بکرێ. بەڵێ سوپاس دەکەم دەگرم وڵاتەگەر دەرفەتمانە بوو کاک عەبدوڕەزاق گەرم سەبارەت بە کارتی بایۆمەتریەکە وەکو بەڵگەنامەیەکی فەرمیش لەمە دووە بەکاردێنرێت ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیارێکی دەرکرد بوو هاوڵاتی جگە لە پرۆسەی دەنگدان لەمە دووەکو کارتێکی تریشەر پێویست پێ نابێت. بەڵێ بە خۆی ئەنجومەنی وەزیران ئەو بڕیارەی دەرکرد بەڵام ڕاستی ئەو بڕیارە زۆر لەسەر ئەرزی واقع نەبیدرایەوانێ ئەوە پێویستی بوو بەڕ ئیشتی زیاتر بۆ بکرێ بۆەوەی کە خەڵک زیاتر بچێ بەرەو پیرۆ چکە تۆ خەڵک بەڕاستی ئەبێت تەحفیزی بۆ دروستکەی دەوافعی بۆ دروستکەی کە تۆ تەنها بیبەستیتەوانێ بە پرۆسی دەنگانەوانێ ڕەنگە خەڵکێک هەبێ ئەوەی تیان نەبینێن بەڵام ئەگەر تۆ بەستەوە بۆی کە مەسەلە لە معاملەی تازەکردنەوەی ئیجازەی سیارە و سەنەوی و خان و مڵک و ئەو شتانەی کە هەنوو پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە وەکو وەسیقەیەکی سوبوتی داوا لێ بکرێت من پێمە ئەوە بێ بە هاندانێکی تر بۆی کە زیاتر خەڵک بەرەو پێری بچێەوە ئەو ساکە تا ڕادەیەک ئەبێ بە سجلێکی ناخبینی ئیجباری کە ئەو تەرحەش هەبوو لە عێراقەکە سجلێکی ناخبینی ئیجباری دروست کرد بەڵام ڕەت کرایەوە بەوەی کە ئەمە پێچەوانەیە لەگەڵ مادەکانی دەستورە. باش بەزوەکو خۆناوی هاوپەیمانەتیەکان کە تایەکی پێنجەوە بزانم وادەکەی دانراوە ئەمجار پێ دوایە بەتایبەتی حیزبەکانی دەرەوەی دەسەڵات لە کوردستان پێویستیان بە هاوپەیمانەتێکی باشەیە هەتاکۆستاکە هیچ شتێکی وا دیار نییە کە هاوپەیمانەتی بێت تەنانەت لە کەرکووکیشە بۆیە لە هەتا ساکە ئەوەی کە تۆمار کراوە لە کۆمیسیۆن سیویەک هاوپەیمانەتی هیچ کوردیتیانە شتێکی وا نەمبینی و نەمبیستووە و لەو سیویەکەش دەدانەی دا هاوپەیمانەتی باشداری لە هەڵبژاردنەکانە کات لەبەرەوە ژمارە ئەوە پێم ئەم سیستمی هەڵبژاردنە کاکەکیم لەگەڵ هاوپەیمانەتیان نییە تەبانیە لەگەڵ هاوپەیمانەتیان لەبەر چی لەبەرەوەی تۆ ئەگەر لە سەریشەوە هاوپەیمانەتی بکەی لەگەڵ حیزبێکی ترە لەگەڵ حیزبەکانی خوارەوە حیزبەکانی ترە لە خوارەوە ناتوانیت دەنگدەری خۆت ئاراستە بکەی کە دەنگ بدا بە کاندیدی حیزبێکی تر دەگەی ئێمە ئەگەر بگەڕێنەوە لە مەخیالی ئێمە و لە خاڵدان ئێمە دایم وا بووە مەسەلە حیزبەکە ئاڵاکەی لۆگۆکەی ئەو شتانە زیاتر جوڵانوێتی بەدەستاکە ئەمە غایبە کە ئەمە غایبە بێ لەبەرەوە دەنگدەرێک دەمێنێتەوە مامەڵە لەگەڵ چیاکە مامەڵە لەگەڵ کاندیداکە حیزبەکانی ئێمەش ئەوەندە باگراوندیان بریندارە ئەوەندە باگراوندیان خوێناویە لەگەڵ یەکتریا زەحمەتە بتوانی تۆ بە ئاسانی قەناعەت بە دەنگدەرێکی لایەنگیری خۆت بکەی دەنگ بدا بە کاندیدی لایەنێکی تر بۆیە ئەم سیستمە لەگەڵ هاوپەیمانێتیان نایەتەوە یەک وە ئەنجامێکی چاوەڕوان کرا بوو کە ژمارەی هاوپەیمانێتەکان کەمە بێتوانێت بۆ لیستی کراوە نیمچە کراوەش لە ماوەی ڕابردووە دیسانەوانێ هەر تەبانە بوو لەگەڵ مەسلەی هاوپەیمانەتەوە ئەمەی ئێستا ئەوم سیستمی کە هەیە یەک دەنگی نەگوێزراوە یەک دەنگی گوێزراوە بەڵام بۆ چون شێ بۆ حیزبە بچووکەکان دەڵێن ئەوان هاوپەیمانەتی بکەن کورسی زیاتر دێنن ئەم بڵێن لە بەرژەوەندی حیزبە گەورەکانە بۆ حیزبانەی کە ئەو حیزبانەی کە با بڵێن لە دەوریە کورسیە سوورێنەوە ئەو حیزبانە کامیان دەرئەچێ سەگە 6 حیزب بێت هاوپەیمانی دروستکە یەک کورسیە باتەوە ئەم کورسیەی بەکامیان لەبەرەوە دیسان و ڕێناکەونەوانێ
بۆیە بۆ حیزبە بچووکەکان و بۆ حیزبە گەورەکانیش دیسان و ناتوانن هاوپەیمانێتی بکەن کۆ وتم ئاراستەکردنی دەنگدەر بۆ کاندید زۆر قورسە و زەحمەتە هەر بۆیە هاوپەیمانەتی کەم لەم هەڵبژاردنەیە دروزە بێت تاکو ئێستاکە دا هاوپەیمانەتی بڕیاری داوە کە بەشداری لە هەڵبژاردنە بکە باشە بەس بۆ ئەوەی کە بەلای خەڵکۆ گرینگە بۆ نەزاهاتی هەڵبژاردنەکە پێ دوایێت چی ئەزمموی کۆمیسیۆن چ ئەم کارتە بایۆمەتریە کە جیاوازە لە کارتە ئەلکترۆنیەکە ئامادەکاریەکان بڵێن هەمووی لە خزمەتی نەزاهاتی هەڵبژاردندا دڵنیا یەک هەیە بە بۆ چوونی بەڕێزت بە دڵنیایی یعنی هەوڵێکی جدی هەیە و هەستی پێکرێ لە بەرەوەی ئێمە نزیکین لەو ناوەندانی کۆمیسیۆن و حکوومەت و ئەوانی کە لەو بارە ئیشەکەن هەست بەوا کریانی جدیەتێک هەیە لەوەی کە ئەم هەڵبژاردنە ئیش بکرێ بەوەی کە هەتا ڕادەیەک پاک و بێگەر بێت چووکە ئایانەوەی خەریتەی سیاسی لە عێراقا بگۆڕن و بەشێکی زۆر لە ناوەندەکان بۆ چوونی شارەزایانیش وایە کە ئەمە هەڵبژاردنە ئەبێتەوەی کە گۆڕانکاریەکی گەورە لە خەریتەی سیاسی عێراقا ڕوو بدات ئەویش بەهۆی چییە بێ یەک بەوەی کە نسبەی مشارەکەی خەڵک زۆر بێ لەسەرەوە ساسە دوو کارتی بایۆمەتری بەکاربێدرێ سێ چەک لە دەست حیزبی سیاسی نەهێڵرێ چوار مالی سیاسی و پارەی سیاسی تەبێ ئەمانە تەحەدای گەورە گەورن وەکو بینیشمان لە ئەمڕۆ شاکەمە لە هەفتانەی هەڵبژاردنە بڵاومان کردەوە ئەویژەوەیە کە دادگای فدرالی باڵای عێراق دەست بەکار بوو کە ئەمەیەکێک بوو لە ڕێگرێ گەورەکان پەرلەمانیش بڕواریداوە لە حوتی پەرلەمانیش بۆشێتەوە بەڵێ ئەنی ئەمانە ئەو لەمپەر و ئەو لوغمانن کە لوغمانە بوون کە لە بەردەمی پرۆسی هەڵبژاردنان هەستی پێکەی یەک بە یەک ڕێگە بنەوانێ و چارەسەرەکرێت. سپاس دەکەم کاک عەبدوڕەزاق کاتمان زۆر کەماوە گەر چەند پرسیارێکتر بە کورتی سەبارەت بە ڕێکار بۆ نێشتنی تەزویر و ئەم کارتێک کە بایۆمەتریە زۆر جیاوازە لە کارتە ئەلکترۆنیەکە دڵنیا یەک هەیە لەلایەن کۆمیسیۆنەوە بۆ دەنگدەران بۆ هاوڵاتیان. بە دڵنیایەوە دوو شتی زۆر یان دوو تەوەری سەرەکی هەیە لەوەی کە ئەم هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەبێتن یەکەم ئەوەی کە کارتی دەنگدەری درێژخایان کە لەگە جیهازی تحقق ماچینگ ئەکرێت لە هەمان کاتە ینی دەنگدەر تەنیا و تەنیا خۆی دەتوانیتن بە کارتەکە خۆی دەنگ بدا ئەمە ماچینگ یەکەم و ماچینگ دوم ئەوەیە لە هەر بنکەیەکی دەنگدان ئەگەر وێزگایەک یان دوو وێزگا گومانی لەسەر بێتن لە هەمان شوێ کردداری عادۆ فەرزی ئەدەویشی بۆ ئەکرێتەوە ینی کردداری جیاکردنەوەی دەنگەکان لە وێزگەکە بۆی ئەکرێتن بە حوزوری شەریکەکانی کۆمیسیۆنی بالای هەڵبژاردنەکان کە مراقبینی دەورین و هەروەها قوارە سیاسیەکان کە چاودێرن لەسەر کردداری ئێمە ئەمە بە قەناعەتی من باشترین و هەڵبژاردن دەبیتن لەم پرۆسی هەڵبژاردن. بەڵێ زۆر بە کورتی کاتمان نەماوە دەیدا هیچ هەڵبژاردنەکە لە بادەی خۆی دەکرێت هیچ دواخستنێک نابێت بە کورتی بێ سپاس دەکەم. بەپێی ئەو زانیارەی من هەیتم ئەوڕۆ من خۆم وێنێک لە مەرسومی جمهوری بینی کە جەنابی سەرۆک کۆمار واژووی کردبوو و بڕیاردرا کە دەیدا هەڵبژاردنەکان بکرێتن و ئەمە یەکێک لە هەرە پێوەری یاساییەکە ئەنجام درا. بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان عەبدوڕەزاق مشیر بەرپرسی ئۆفیسیا ولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سپاسان دەکەن هەروە ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن سپاسی بەڕێزیشتان دەکەین. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.